دیمەنەکان لە هۆڵی یانەی شەقڵاوان ڕۆژانێک بەهێزترین ڕکابەری خولەکانی عێراق و کوردستانی لەخۆ دەگرت، بەڵام دوای قەیرانی دارایی ئەم چێژە لەم هۆڵە نەبیندراوە. یاری کۆتایی پاڵانتیەکە کە نۆزەتی بەشداریان تێدا کردبوو لەسەر ئاستی کوردستان دوای ڕکابەرێکی بەهێز و پڕململانێ، هەردوو تیپی برایەتی هەولێر و بامۆچی هەڵەبجە گەیشتنە یاری کۆتایی. هەردوو تیپ پێکاتەکانیان پڕن لە یاریزانی ئەستێرە کە لە خولەکانی کوردستان و عێراق یاری دەکەن. تیپی بامۆکی هەڵەبجە سەرەتا گێمی یەکەمی بە سوودی خۆی بە کۆتاهێنا. تیپی برایەتی هەولێر ئەنجامەکەی یەکسان کردەوە، بەڵام تیپی بامۆکی هەڵەبجە دوو گێمی دیکەی بەسەر یەک بردەوە بووە پاڵەوان. پێشەکی دەستخۆشی لە ڕێخەرانی ئەم خولاکەینەوە کردنەوەی ئەم خولانە زەرورێتێکی یعنی ئەم سەردەمەیە بەوەی کە ئیتیحادی تۆپی بالای کوردستان بەڕاستی کەم تەرخەمە لەکردنەوەی خولەکان لە 6 ساڵ جارێک خولێکە کاتەوە. یاریزانەکانیش حەزەکەن و تروحیەوەیانەیە خۆیان دەرخەنی تر ئەگەر لەم خولە بەیان خولی کوردستان بەیان خولی عێراق بەوەی کە ڕێژەیەکی کەمی خولمان هەیە یانەمانەیە لە خولی عێراقی یاری بکە. بێگومان ئەم کردنەوەی ئەم خولانە واکە یاریزانەکان بەشداریکەن. خۆشبەختانە ڕێژەیەکی زۆری تیپ لەم خولە بەشداری کردووەکەوە خۆی گرنگجیە، ینی پێمانەڵێکە تۆپی بالە لە کوردستان نەمردووە و هەیە، بەڵام لایەنی بەرپرس لەو یاریە کەم تەرخەمن. ئینشاءڵڵا کردنەوەی ئەو خولانە بەردەوامە بێت تا یاریزانان و خەڵک بە هۆڵەکانی داخراوی تۆپی بالە ئاشنا بنەوە. ئەو دەورەیە بۆ یادێک بۆ کاکدارە قەسای ڕەحمەتی ڕەحمەت پێ بکات ئینشاءڵڵا، بۆ نۆزەتی بکات لەسەر ئاستی هەموو کوردستانی کەرکووک، سلێمانی، دهۆک، هەڵەبجە، هەولێر، مەحافەزەکان و هەموو یاریزانەکانی دەوری عێراقی و خولی کوردستانی تیان بەشداری کردبوو و هەم ینی توانی ئەو فەراغە پڕکاتەوە کە لە دەوری کوردستان ماوەیەکی زۆر کە دەورە ناکرێتەوە، سەبەکە چێ دەورە ناکرێتەوە ئەو بەخۆیان باش دەزانن. و ئەو ڕۆژیاری کۆتایی لەناو تیپی برایەتی هەولێر و تیپ بامۆچی هەڵەبجە هەم خۆشە شێلە بۆ جمهور و یاریزان دوو تیپە شەم یاریزانی خولی نایبی عێراقینە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کەمترین پاڵانەتی لەسەر ئاستی کوردستان کراوەتەوە، لە کاتی کردنەوەی پاڵانتیەکانیش با ماوەیەکی کەم کۆتاییان پێهێنراوە. هەر ئەمە وای کردووە یاریزانان پەرۆشی یاریکردن بوون و چاوەڕوانی پاڵاوانیەتی بەهێز بن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، شەقڵاوە.